سلاوین گرم و هیوین دمن خوش جوارا دخوازین گلی تماشوانین کرد کنکشن روشا عراقی و اولهیا وی ولاتی پشتیکو داعش کنترولا چند باجاران و هرمن برفره کری ناوروکی برنامه ما یا ایرویا قالو چاوا لشکری عراقی که به دست امریکیان راهنان دیتی و جنو هاتی دامزراندن وسا جن نشکی و هلوشیدن امریکیان چه لبرا براوستاندنا گفایا داعش وێنەگرێکی کورد ئالیکاریا بیانیان دکر لە هەرێما کوردستانە عێراقی هەتا بیرەوەریین خوا تۆمار بکن ئەو ڕۆژنەمەڤان لە دەمێ ڕووماڵکردنا شەڕێ پێشمەرگە و داعش بریندار بووە سلاوین دووبارە گەلی تەماشەوانین هێژا ملیتانین دەولەت ئیسلامیە عێراق و شامێک و دەبێژنێ داعش سەرکەتنین لەشکریین ژنشکێڤە وین مەزن ئینان لێ چەند باژار و دەڤەرین سنیین عراقی و لشکری عراقی نشایە بەرسینگێوان بگرتن لەوان وێ ڕوویدانێ وێ سەرهاتی نەبەس عراقی بەلکو خەڵک لە جیهانی وەساکرێک و بەهوش بمینن نەبەس ئەڤەژی بەلکو یا خراپتر ئەوە ڕەوشێک مرۆڤانیە خراپ ژە ئەنجامێ وان هێریشن داعش لە هەرێمان سونیان پەیدا بووە هەربەر لە کاتژمێری هەشتی بیانی خەڵکەکە کۆبووبوونەوە لە خاڵکی پشکنینی کەڵک نێزیکەی 50 کیلۆمەتر لە دەرەوەی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراق هەندێ لە خێزانەکان هەرزووی بەرەبەیان گەشتبوونە ئەو شوێنە دوو ڕۆژ زووترێ ئەو کۆمەڵە جیهادیە واتە کۆمەڵی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام دەستیان بەسەر مووسڵی دووەمین گەورەترین شاری عێراق داگرت و بۆ مایەی ئەوەی بە سەدان هەزار لە دانیشتوانی شارەکە لە ترسانە بۆ شوێنی سەلامەت ڕابکەن عەبدوڕەحمان یاسین کە خوێندکارێکی کۆڵژە لەگەڵ خێزانەکەی ڕایان کردووە من دیت هەر تشت وێران دەبوو ئۆتۆمبیل مال و باژار تەف دەوێران بوو کەمێک دوورترێ لەسەر ڕێگاکە لە دەرەوەی گوندی شەقۆڵی ئەوە ئاسانە ببینی جیهادیەکان چ هێزێکی وێرانکەرن دوو ڕۆژ زووترێ داعش پەلاماری خەڵکی پشکنین لەشکری عێراقیدا بە ئۆتۆمۆبیلێکی بۆمڕێژکراوی ئەوەندە بەهێز کە تەقینەوەکە ئۆتۆمبیلەکانی ئەوەی فرێدا بووە گۆرستانێکی نێزیک ئەوێ عاقیل دانیشتوویەکی گوندەکە پەلامارەکەی بە چاوی خۆی بینی یەکەیەکە لەشکری عێراقی لەوەر بوو و پێشمەرگەژی لە هەشتی ئێواری ئۆتۆمبیلێک پەقی و نەه کەس کوشتن بەڵام بۆ هەندێک کەسی وەک محەممەد کە لەگەڵ کچەکەی دیمە ڕایکردبوو ترسی جیهادیەکان نەبوو کە وایان لێ بکات شوێنی خۆیان جێبهێڵن بەڵکو لەشکری عێراقیە ئەوان نیگران و لەوە دەترسن کەوا لەشکری عێراقی وەڵامێکی تۆڵە سندنەوە دەدەنەوە وەک ئەوەی لە فەلوجە کردیان بە بردمانکردنی شارەکە بە تۆپ و خومپارە من قبل يومين بەری دوو ڕۆژان شەروان هاتن باژار لەشکری عێراقی بێ شەڕ دەرکەتن نها شەڕنینە لێ سەرۆک وەزیر مالکی دیگوتارە خوادا گوت ئەوێ باژاری بگرتەوە ئەم ڕەوی ژ ترسا شەڕی و ژ بۆ سەلامەتیا زاڕۆک و ماڵباتان جارێکی دیکە لە بنکەی پشکنینی کەڵک هێزە ئاسایشەکانی کوردی زۆر بە وردی کۆنتترۆل و چاودێری ئەو کەسانە دەکەن کە هەوڵ دەدەن بێنە ناو هەرێمی خودمختارەکەیان کە تا ڕادەیەک سەقامگیرە هەرکە زۆربەی بەشەکانی دیکەی وڵاتەکە خەریکە بەرەو بارێکی ئاشوباوی و بێسەروبەری دەڕۆن شیانی ئەوەی کە کوردەکان ئەو کۆنتترۆلکردنە درێژ بکەنەوە لە پەرەسەندندایە ئایا چێ لە ئاکامدا مووسڵ کۆنتترۆل دەکات هێشتا ئەمە ڕوو نییە بەڵام لەو دەمەی کە ریزەکانی پەنابەران لە پەرەسەندندایە یەک شت حتمیە و ئەویش ئەوەیە کە شەپۆڵێکی نوێی توندوتیژی گەڕاوەتەوە عێراق حەیدەر کەریم دەنجی ئەمریکا گەلو ئەمریکا کو ملیارên دۆلاران خەرج کردن و بە ساڵان لەسەر ڕاهێنانە لەشکەر و سەربازین عێراقێ و چەککردنا وان وێ چ بەرسف هەبە ji بۆ وان پێشهاتان سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما گوت تیمێ پاراستنا نیشتیمانی ئامادەکاریان ji بۆ ژمارەکە بژارەیان دکە ji بۆ ئالیکاریە هێزên عێراقی و ڕاستی هێزن ملیتانên ئیسلامی دبن و li rojên dahatî dê diyar beka bersiva Amerîka wê çawa be. Serok Obama got jî ew çi bijareyan dûr naêxetin ji bo bersiva rewşa aloza Iraqê. So my team is working
تیمەکەم بە درێژایی شەو ڕۆژ کار دەکەین بۆ دیاریکردنی ئەوەی کە چۆن بتوانین یارمەتی ئەو پەڕی کاریگەریان بۆ دابین بکەین و من هیچ بژارەیەک بە دوور نازانم لەبەر ئەوەی ئێمە ڕۆڵێکی گرنگبان هەیە لەوەی دڵنیابین کە ئەم جیهادیانە پێگەیشی هەمیشەیی لە عێراق و سووریا بەدەست نهێنن. سەرۆک باراک ئۆباما گوتژی ئەڤە چەندمە هەن ئەمریکا دەستگەه و زانیاریان ژێ هێزین حکومەتە عێراقی ڕا بەردەست دکە لێ سەرۆکی جڤاتە نوێنەران لە کۆنگرسی ئەمریکیدا جان بەینەر ڕخنەیەن تورن لە سەرۆک ئۆباما گرتن ji ber bersiva li ser xwe. ئەمە بەو جۆرە نییە کە ئێمە ئەم کێشەیەمان بەدی نەکرد بێت ئەوەی بۆ زیاتر لە ساڵێکە دەبینرێت هەروەها کارەکە بەو جۆرەش نییە کە ئێمە لە ماوەی 5 یان 6 مانگی ڕابردوودا دەرکمان بە کێشەکە نەکرد بێت و ئەم تێرۆریستانە هاتوونەتە ناو و کۆنتترۆلی بەشی خۆر ئاوایی عێراق دەکەن. لە جڤاتە سیناتۆران کۆماریە ناودار جان مەکین گوت سەرۆکی لەز لە ڤەکێشانە سەربازان کرد ژێ عێراقی. بەهۆی ئەوەی کە سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕادەگەیەنێت شەڕەکە کۆتایی هاتووە ئەمە واتای ئەوە نییە لە ڕوانگەی دوژمنەوە ئەم شەڕە کۆتایی هاتبێت شارەکان ئەو کاتە کۆتاییان دێت کاتێک شکست بە دوژمن بهێنرێت جەنگی عێراق کۆتایی نەهاتووە لەبەر ئەوەی هێزەکانی دژ بە عێراق و لە نێوخودی عێراقدا هێشتا نەبەزێنراون. لێ ڕێبەرە کێمانیا دموکرات دجڤاتە نوێنەراندا خانم نانسی پەلۆسی گوت ئەمریکیان نەبێتن پترمایە لەشکری دی عێراقیدا هەبتن. Ez bawer nakem ku li welatê me ew heze hebe ku careka dî têkelî kiryarekadiya leşkerî bibîn. Ne hewceye bêjîn ji ber çê, ev e rastiyek e. Xelkê Amerîka jê şeran wastiyayîne. لە هەمان دەم نێزیکی ملیۆنەکە عێراقیان ji şeran ڕەڤیانە و واشنگتن ئالیکاریە بنێزیکی 13 ملیۆن دۆلاران دەگەهێنێت توانە بۆ بەردەستکردنا خواردن حەوانگە و دەرمانە. باشە دیگەل vان سەرکەفتنان مرۆڤ چاوە بەرێ خوا بدەت وێنەیەکی مەزنتر و فرەتری سەرکەتنین داعش. لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر داعش بکەین ئەمە درێژکراوەیەکی ئەو یاخیبوونە یان شێوازێک لە بەرپەرزانەوەی هێزەکانی ئەمریکایە کە لە 2023ەوە دەستی پێکردووە تا ئێستا بەردەوامە لە چوارچێوەی ماوەیەک لە چوارچێوەی قاعیدا بووە ماوەیەک لە چوارچێوەی مقاومەتی عراقیە بووە. لە ڕاستیە داعش کۆمەڵە گۆڕانکاری بەسەر هاتووە چەندین قۆناغی تێپەڕاندووە لە سەردەمی ئەبوو مسعەب زەرقاویەوە بۆ ئەو بەکر بەغدادی کە سەرکردەی تازەیانە چەندین قۆناغی تێپەڕاندووە بەڵام ئەوەی کە ڕوو ئەدا ئایا لە ڕاستیە بەس داعشە ئەوەی کە ئەم بەردۆخە کە لە مووسڵ دروست بوون نەخێر ئەمە سێ گروپی سەرەکی ڕۆڵی سەرەکیە بینن لەم بارودۆخەی کە مووسڵ کۆنتڕۆڵ کراوە بە شکل ناوچەسوونەکان کۆنتڕۆڵ کراوە کە گروپی هەرە سەرەکیان گروپی داعشە کە بریتیە لە سونە ڕادیکاڵ ئیسلامیەکانی عراق و سووریا بەیەکەوە یەکیان گرتووە دووهەم نەقشبەندەکان کە بریتین لە شوێنکەوتوانی ڕژێمی پێشوو باسیەکانن سێهەم بریتە لە کە لە هەر هەمیان گرنگترە لە ڕاستیە یاخی بووە سونەکان واتە عشایری سونی شەرکەری سونی کە کاتی خۆشی پێشتر ئەمریکا لە چوارچووی سەحوا ئەم هێزەی ڕێخست بوو واتە سێ ئەجێندای جیاوازە لە ڕاستیە ئامانجی هەرسێکیان لە ئێستاە لە قۆناغی سەرەتاییە ڕووخاندنی دەسەڵاتی شیعەیە لە عێراقا وەلانی کەم ئەگەر ئەوەش ڕوونەدا کەمکردنەوەی دەسەڵاتێت و هەیمەنێتی بەسەر ناوچە سونەکانە ئەمە وەکو ئەجندایەکی گشتی بەڵام ڕاستیە خاوەنی سێ باگراوندی جیاوازن ڕوئیای جیاوازیان هەیە و لە ماوەی درێژخایانە کێشە و ململانێ لە نێوان ئەم هێزانە لە ڕاستیە گەورەتر ئەبێ و دروستتر ئەبێ و بەشێکیشە لە ڕاستیە بتێنێت بەشێکیشە لە ململانەی سونە و شیعەکە ئێستا لە دوای 2023ەوە تەقیوەتەوە بە تەواوەتی لە دوای داگیرکردنی عێراقەوە لەن ئەمریکاوە کە ئێستا بەردەوام سەری هەڵ ئەداتەوە جارێکی تر بە شێوازی جیاواز گەلۆ ئێک چاوا دکارەت تێ بگاتن کە ئەف شەڕی خوێنیە بەری 1400 ساڵان دووبارە دبتن لەوێ هەرێمی سەلاح بایزیدی نویسکار و لێڤە کۆلی سیاسەتی میوانێ بەرنامە لەگەڵ پێشاتەکان بوو پێم وایە دەبێ لەو ڕەهەندە جیاوازەوە سەیریکە هەم ڕەهەندی ئیسلامی هەیە چون بە لە بەرچاوگرتنەوەی کە ناسیۆنالیزمی عەرەبی لە ئاستە چیوادا نییە کە بتوانێت کۆمەڵانی خەڵک بۆ لای خۆ ڕابکێشێەوە تەنانەت ئایدۆلۆژیای چەپیش لەو ئاسەدانێکە بتوانێت تەنها شتێکە دەمێنێتەوە ئایدۆلۆژیاکی ئیسلامیە بەڵام بەڕووکەشەشی ئیسلامی بەڵام لەژێر شەڤنیسم و پان عەرەبیسمێک
پێمە لەو ڕۆوە ئێمە زۆر خوێندنەوە بۆ قەیرانەی ئەو ڕۆی عێراق بکەین. چ ji şarezayên siyasetê wê ne pesend nakin ku civaka nêfneteweyî rê bidet dewleteka İslamî bi awayê Daeş şerî jê re diketin bête damezrandin. Lê hinek layenan guman heye ku ev rewş durustkiriya destê Îranê ye. ئێمە ناوچێکدا دەژین کە بەردەوام باس لە دەڵێن کانسپرسی تئۆری دەکرێت تئۆری پیلانجێری دەکرێت ینی هەموو بەبێخن دروستە وەکو باسم کرد داعش لە سووریا ئەو دەورەی هەبوو کە ڕاپەڕینی خەڵکی سووریا و ئەوانەی بە ئاقارەکی دیکەدا برد دنیا ڕۆژاوای دڵسارد کردەوە لەوەی حکوومەتە جێگرەوە بێت بەڵام لە دوای 2023 کاتێک کە هێزەکانی ئەمریکا لێ بوون ئێران یارمەتی هەردوو لایەنی شیعی و سونی دژی مانەوەی ئەمریکەکانی دەداوە شتێکە کە باز دەکرێت لە هەموو دنیا بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وان نییە هەموو ئەو شتە بێت ئەگەرچی پێدەچێت یارانیش لە هەندێک ڕۆوە یارمەتی ئەو ڕێکخراوی کردبێ بۆی کە لە هەندێک مەقتە و هەندێک سەردەمی دیاریکراودا مەسەن گوشار بێنێ بۆ کورد یا گوشار بۆ سون نەبێنێ بەڵام هەموو شتەکان نییە. هەر لە فیدەمی سەرۆکێ ئیرانی حەسەن ڕوحانی دەبێشتن وڵاتی وی قەت ڕێنادەتن شەڕ و توندوتیژی لە وڵاتی هەف سنوورێ وێ عێراقی ڕوو بدەن. وی ملیتانên Daeş weka tîrorist dane naskirin û sozin welatê xwe li netewên êgirtî dayîn dubare kirin ku ew dê şerê tîrorist û radîkalan bike. Egerçî militanên Dewletil İslam ya Iraq û Şamê gefeya herîşan li ser Bexdayê dikin û rixandina hikûmeta Malikî lê li herêmên Kurdan bi taybet deverên kêşadar ku ketina jêr kontrola pêşmergeyan behsekdî heye. From a security perspective, from a military perspective, لە ڕووی ئاسایش و سەربازیەوە پێشمەرگە هێزەکە کە دەکرێت پشتی پێبەبەستی و کاریگەریشی لەسەر سەرنجامەکان هەبێت. ئەو هێزە دەتوانێت بەرەیەکی شەڕ لەگەڵ داعش بکاتەوە. and can open up another front on the ISIS. Li demê ku şîretvanên parastina niştîmanî û mezna rêberên Pentagon mijûlî amadekirina bijareyan e û nabêjin ka wê çawa soza Serok Obama bi cih bikin dema gotî li van rojan dê diyar bit ka Amerîka wê çi biketin. Li vî demî Jeneralê xanenişînê Emerîkî Paul Ayton ku berpirsê rahênana leşkerê Iraqê bû piştî vekeşana Amerîka ji Iraqê wî got çi bijara bêxirabî nabin. Quick military response is وەڵامی لەشکری کتوپڕ لەلایەن هێزەکانی ئەمریکی کوشتنی ئەو کەساتانەی داعش کە بکرێت بخرێنە بەر ئامانج بەکارهێنانی هێرش لەسەر گەمەکان ڕا بۆ سەر وڵاتێکی عەرەبی لەم کاتەدا بژارەیەکی خراپە بەڵام وەڵامێکی کتوپڕە. من خۆم پێشنیاری ئەو شتا بۆ گەڕانەوەی دۆخی ئاسایشی عێراق دەکەم. It's not the least bad option, which I believe to be advisors on the ground. Birêveberiya Serok Obama rejdiyê dike ku alîkariya Amerîka ji Iraqiyan re vî demî wê hevdem be digel hewlên Iraqiyan bixwe heta cudahiyên xwe ji bîr bikin û pêkvekar bikin û ji berdanana ji hevdû re bikin heta ku bikevne ser rêka başkirina ewlehiya welatê xwe. Bînerên hêja geşekirina aborî li Herêma Kurdistana Iraqê bûye egera hindê ku bi hezaran karker rû bikin vê herêmê ji bo jêdirên jiyanê. Jimareka rojnamevan û wênegirên Kurd dîroka xwe ya berî çend salan li bîra xwe tînin ku dema ew li welatên dî biyanî û penaber bûne dest bi projeyekî kiriye heta ew karkerên biyanî li Herêma Kurdistanê bîraweriyên xwe tomar bikin. Wênegir û rojnamevan Kameran Necm dest bi wî projeyê kiriye. پاش نیوەڕۆی ڕۆژی هەینی لە شاری سلێمانی هەرێمی کوردستانی عێراق کامەران نەجم کە وێنەگرێکی کووردە لەسەر پرۆژەیەکی نوێ خەریکی کارکردنە. خۆی و هاوکارەکانی وێنە و دیمەنی کرێکارە کۆچبەرەکان دەخەنە ڕوو یاخود نیشان دەدەن. هەرێمی کوردستانی عێراق ڕەوشێکی نائاسایی گەشەی ئابووری بەخۆوە بینیوە لەوەتەی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2023 بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمەش بۆ تەمایەی بەرزبوونەوەی ئاستی کرێ و حەقدەستی کاری پەنابەرانی کۆچبەر. حکوومەتەکە وا تەخمینی کردووە نێزیکەی 48,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان بن و زۆربەیان ئەو کارانە دەکەن کە بە پارەیەکی کەمە و کاری پیشەیی نین. بەڵام هەرێمی کوردستانی عێراق هەمیشە وەک ئەمە نەبووە. توندوتیژی و نەداری و هەژاری ساڵانی هەشتاکان و نەوەتەکان بوونە مایەی ئەوەی کە زۆر لە کوردەکان ڕوو بکەنە تاراوگە و هەر ئەو بیرەوەریانەشە بوونە هاندەری ئەم پرۆژەیە.
There was a time during the 19th دەمەک هەبوو دنێڤبەرە ساڵین 1990 و 2000دا کو هەر مالباتێکە کورد ئەگەر نەئێک بەلکو چەند کەس ژێ لە دەرڤە بوون و پرانیاوان ji ber karên siyasî û xwendinê bûn. Evca ew pişkek bû ji jiyan û hest û nestê her malbatekê. every single Kurdish family that they had this feeling one of them were out. بۆ زۆر لە کرێکارانی کورد ناردنەوەی وێنە بۆ ماڵەوەیان ڕێگایەک بوو بۆ نیشاندانی ئەوەی تەندروستیان باشە و لە ژیاندان. ئەو وێنانەش پاراستنی ئەو بیرەوەریە ئازیزانن. بنار سەردار وێنەگرێکی دیکە کە لەسەر پرۆژەکە کار دەکات لە ئێران وەک زۆر لە کوردەکان لە ساڵانی 1990ەکان پەنابەر بوو. لەو کاتەدا وێنەگرتن شتێکی خۆش بوو کە بەلای خێزانەکەیەوە سەخت بوو دەستیان پێ بگات. ئەمەش جێگای مەخابنی قوڵی بنارە. کاتێک لە ئێران بووم وێنەم نەگیرا بوو لە مناڵی لە ئێران بووم و فۆتۆی ئەو کاتەم نییە خۆزگە وێنەیەکی ئەو کاتەم هەبوایە. هەرێمی کوردستانی عێراق بەهۆی 10 ساڵی تا ڕادەیەکی سەقامگیری سیاسی ئێستا پەناگایەکە بۆ پەنابەران و ئێستا میوانداری زیاتر لە 200,000 ئاوارەی سووریایە. زووترەی ئەم ساڵ کامەران و کۆمەڵەکەی لە وێنەگران چوونە کامپی پەنابەرانی عربەت بۆ کێشانی وێنە بۆ ئەو خێزانانەی لەوێ دەژین. مەوێنەیەکی جوان و پاقژی مالباتی جوان ڕەدیگرت ڕۆژاگرتنا وێنەی لەسەر نویساند و د ئەلبومەکەدا دا دەستیوان. سەرکەوتنی ئەو پرۆژەیە بووە هاندانی کۆمەڵەکە جارێکی دیکە لەگەڵ کرێکارانی بیانی ئەنجامی بدەنەوە و زۆربیان بە ئاکامەکەی خۆشحاڵ بوون. ئەڤە هەواڵێکی منە نەها دەگەڵمە ناژیتن ئەو ڕێجەیەکی دی کار دەکەتن لێ هەر ڕۆژ وێنەیەوی لە بەر چاوی منە. ئەمە وێنەی هەموو برادرەکانمە کە خەڵکی نیپاڵن کاتێکە دەگەڕێمەوە پیشانی خێزانەکەمی دەدەم بۆ ئەوەی بزانن برادرەکانم لە عێراق کێ بوو. هەرچەندە وێنەگران و بابەتەکانیان کەڵتور و نەژادی جیاوازیان هەیە بەڵام بەهۆی ئەزمموی هاوبەشیانەوە یەکگرتوون. ئەم کۆمەڵە وێنەگرانەی عێراقی بە پشتبەستن بە ڕابردووی کەسایەتی و ئازاری خۆیان خەریکن شتێک پاداشت بدەنەوە هەرکە هەرێمەکەیان دەبێتە ماڵێک بۆ لێ قەوماوان و ئەوانەی چارەنووسێکی ئەو تۆیان نییە. حەیدەر کەریم دەنجی ئەمریکا. بەڵێ تەماشەوانین هیژە ئەف وێنەیەن ئون دبینن یێن وێنەگر و ڕۆژنەمەڤان کامەران نەجم بوون. هەر ئەف جوامێرە ئەف ڕۆژنەمەڤانی بجەرگ کو ئەو پرۆژە لە وڵاتی خوا دانا ji بۆ ئالیکاریە بیانیان لە ئێڤاریا ڕۆژا پێنجشەممە و لە دەمێ ڕوومالکردنا شەڕێ داعش دیگەل پێشمەرگەیان بریندار بوو و لە گۆڕا راپۆتین گەهاینەمە هەتا دەمێ تۆمارکردنا بەرنامە مەژی لە ئێڤاریا ڕۆژە عینی کا کامەران بە برینداری دەدەستی هێزن داعش دەمایە. دیگەل هیڤین کو کاکە کامەران بە سلامەتی vەگەرتە ناف ماڵ و کەس و کارên xwe ez van du helwestên mirovaniyên wî li bîra temaşevanên Kurd Connection dîînim. Wî berî çend rojan li ser Facebookê xwe ji bo kawa germiyanî nivîsandibû xwa sebûrî bibexşêt be daykid. û her ew bû bersîngê hêzên tarî girtî li demê ku wan hêzên tarî li bajarê Silêmaniyê peykerê aşiqan rûxandî. Kake Kameran digel hevala xwe çûne ser cihê wî peykerî hevdû hembêz kirin û hevdû maç kirin. û qehremaniya topapêya cîhanê li Brazîlê êvariya roja pênçşembûyê dest pê kirin. Yariya yekê Brazîl û Kroatya bûn encamên wê jî 3 gol beramber yek bû. Lê niha em berê xwe bidên rêw resmên vê rûdana werzişî ya mezin ya ev sal. Qehremaniya topapêya cîhanê li sala 1930 dest pê kiriye, bitinê li salên 1942 û 1946 nebitin ji ber şerê duê cîhanê qehremanî nehatiye kirin. Federasyona Topapêya Cîhanê FIFA van qehremaniyan bi rêve dibetin. Qehremana sala 2010 İspanya bû lê mixabin li roja duê qehremaniya ev sal digel Holanda şikestineka mezin xwar.
برازیل کو 5 جاران قەهرەمانی بریا gelek bihîviya bikete 6 car. Wê li roja vekirînê serketineka mezin li ser Kirwatya de îne. İtalya 4 caran qehremanî biriye, Almanya 3 caran, Ercentin û Ukrayn her yekê 2 cara, İngland, Fransa û İspanya her yekê carek biriye. Jimareke gelek mezina xelkê cîhanê temaşayê vê qehremaniyê dikin. Li 2006 715 milyon kesan qehremanî dît ku li Almanya bû. Ev sala xwe texmîn hêşta bitire. Du qehremaniyên bên jî li sala 2018 dê li Rûsya be û ya sala 2022 li Qeterê. Belê temaşevanên hêja em bihîvîne ku em bikaribin li bernameyên dahatî pitir hewalên qehremaniya topa pêya cîhanê ku li Brazîlê têkirin bigehînin temaşevanên xwe. Bêçendê jî em têne dumahiya bernama Kurd Connection ya vê heftiyê. û dikarin bernamema li ser malperên dengê Amerîka û dengî Amerîka û li ser torên peywendiyên komelayêtî temaşe bikin. Heta careke dî digehînek li xînê şemo û stafê bernamê hîviya xweşî û şadiyê ji we re dikin.